دیارە نەخۆشخانەی گشتی سیدەکانی 25 تاختی لە قۆناغی کۆتاییەکانی تاواکردنیدایە و لە ماوەیەکی نزیکدا کارەکانی وەکو بیناسازی بە کۆتا دێتن. ئێستاش ئێمە خەریکی دابینکردن و ڕێخستنەوەی دەرخستەی تایبەت بە دابینکردنی ئامێرەکانی پزیشکی و پێداویستی پزیشکەکانی و لە هەمان کادا لەگەڵ وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران لەسەر هێڵین بۆ ئەوەی میلاکی پێویست بۆ نەخۆشخانەی گشتی سیدەکان دابین بکەین وەکو فەرمانبەر وەکو کارمەندی تەندروستی پزیشکی پسپۆڕ و پزیشکە گشتیەکان کە لەو نەخۆشخانەی بە شێوەیەکی بەردەوام ئامادەبوونیان هەبێت. وەکو ئاماژەم پێدا ئێستا لە قۆناغی ڕێخستنەوەی دەرخستەینە بە دڵنیاییەوە ئێمە هەموو ئامانجێکمان هەموو تێکۆشانێکمان لەسەر ئەو بابەتەی کە بە زووترین کات نەخۆشخانەکە تاوا بکرێت و بکرێتە خزمەت هاوڵاتیانی خۆشەویستی قەزای سیدەکان. هەموو بەشەکانی کە پێویست بیتن لە نەخۆشخانەیەک وەکو نەشتەرگەری وەکو خەواندن وەکو فریاکەوتن هەموو بەشەکانی تێدایە، بەڵام بە دڵنیایەوە بەپێی کات بەپێی پێویستی هەموو بەشەکانی دەخرێنە خزمەت هاوڵاتیان.